کریسمس جەژنێکە لایینی مەسیحیدا کە بە بۆنەی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڕێوە دەچێت. بەپێی کڵێسای کاسۆلیکی و پرۆتستان، جەژنی کریسمس لە 25 مانگی 12 هەموو ساڵێک ئەنجام دەدرێت. هەندێک لە مەسیحیەکانی ئەرتۆدۆکس بە تایبەتی لە وڵاتی رووسیا و ئۆکراینادا ئەم جەژنە لە ڕۆژی 7 مانگیەکی هەموو ساڵێک ئەنجام دەدەن. لە کوردستان کلدان و سریان و ئاشوریەکان ڕێوڕەسمەکانی تایبەت بە جەژنەکە لە 25 دیسەمبەر بەڕێوە دەبن. بەڵام ئەرمەنەکان و بەشێکی کەم لە هاوڵاتیانی سریان و ئاشووری ئەرتۆدۆکسەکان لە ڕۆژانی 6 و 7 مانگی کانونی دووەم دەیکەنە جەژن. لە کوردستاندا ئەم ڕۆژە پشووی فەرمیە. جەژنی بوونەکانی لەدایکبوون و سەری ساڵ لە دوو تەوەر دەست پێ دەکەین. تەوەری یەکەم کە ئەو بڵێن ڕێکخستن تەخسیە و یاسای کەنیسا، ینی قانونی کەنیسا، ئەوی دیکەش نەریتەکان عادات و تەقالید. ئەگەر بێنە تەوەری یەکەم ڕێکخستن و یاسای کەنیسا، خۆی لە 1/12 ئێمە دەست بە ڕۆژوو دەبین. ئەو ڕۆژووە ئامادەکاریە لۆ پێشوازیکردن لە ڕۆژیەکی زۆری گرنگ و زۆری بەنرخ ئەوە کە لەدایکبوونی حەزرەتی یەسوع لە 25 مانگ. لەو لە 1 مانگ تا 24 مانگ بە ڕۆژی دەبین. ئامادەکاریە لۆ پێشوازیکردنەوە گوتمان. لە شەوی 24 لۆ 25 هەیە شەونخوونی هەیە سەهەرا. لە کتابی تەخسە دەخوێنین چه خودرە بێ چێ پاش و پێش بێ قەڵەم دواتر بێ، نوێژ هەیە دەخوێنین بۆ ماوەی بڵێن زیاتر لە 2 ساعات، 2 ساعت و نیو 3 ساعت کەمتر زیاتر لەو وەختانە. دوای ئەوە قەداسی دەست پێ دەکات. لە هەندێک کەنیسا قەداس لە 10 شەو دەست پێ دەکەن، 10 و 11. لە هەندێک کەنیسا بەرە بەیانی دەست پێ دەکەن لە ساعت 7 و نیو 8 فەرقی نییە. دوای ئەو شەونخوونی سەهرا قەداس دەست پێ بکات. لە قەداسەکە هەلبەتە باسی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکەین و چۆن لەدایک بوو، چۆن گرنگی هەیە بۆ هاتنی حەزرەتی یەسوع بۆ بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی لە ناو ئادەمیزاددا کە وەک لە وڕستە هاتیە گەورەی بۆ خوا و ئاشتی لە سەرزەوی لەسەر عەردی خۆشەویستی و کامەڕانی لە ناو ئادەمیزاددا. دوای ئەوە مەراسیمەکەی قەداس تەواو دەبیتن. هەر بە قەشەکە لەگەڵ هەندێک شەماشە هەر نەخۆشێک هەبێ، هەر ئەو هەبێ قەداسی لۆ دەبەنە مارێ، نوێژی لۆ دەکەن لۆ مارێ، ئەو قەداسی دەدەینێ و دوای ئەوە تەواو دەبێت. کریستیانەکان لە گوند و ناوچە جیاجیەکانی کوردستان بە تایبەتیش لە شارۆچکەی ئەنکاوە وەک نەریتێکی خێزانی و کۆمەڵایەتی هەر لە سەرەتای مانگی دیسەمبەر و بەرلەهاتنی کریسمس بۆ پێشوازی لە جەژنەکە ئامادەکاری دەکەن. هەر خێزانێک بەپێی توانای خۆی هەوڵ دەدا کە گۆڕانکاری و جوانکاری پێویست لە ژینگەی خۆیدا ئەنجام بدات. بە خۆم هەڵدەستم، ڕێزانەوەی ماڵی خۆم دەکەم، داری دەینم، دادەنێم، جوانی دەکەین و دەرێش هەموو دەڕازێنمەوە. بەزە ئەو ساڵاندا ئیزاپاتی زیاترم کردیە لە دەرێ، لافیتەکەم هینایەتە دامنایە جوانتر بووە، یعنی شاخ و بەفر ئەو شتانە و بێ لە بابە نوێلی گەورە دامنایە، چکە منداڵ پێیان خۆشە ئەو شتانە و خەڵک ڕەت دەبی تەماشای دەکاتن، یعنی مەنزەرەشی جوانەوە خەڵک بزانیتن ئەو جەژنی سەری ساڵە، جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. دووەم شت لە ماڵێ شەجەرەی دادەنێن و لەگەر مەغارەی جێی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بووە، ئەوە دامان نایە لە پشتمە. جاران ئەو وەخت ئەو شانەی نەبوو، یعنی یەک داریان دەهێنا ئیسنۆبەری دەمامڕێی دامان دەنا، دەمان ڕازاندەوە. ئەو ساڵە نا ئەو ساڵانە نا زیاتر بووە، یعنی احتیمامیان پێکرد، داریان دەهێنا لە خارج و دایانداناوە دەچوو بە ئیمکانەتی خۆی دەیکڕی و دەڕازاینەوە لە ماڵی خۆی دادەنێ. ئەو دارە لێرە دادەنین، دەین نەشرەی لە سەری دایدەنێن، دەڕازینەوە بە نەشرەی ڕەنگا و ڕەنگ، ئەو تۆپانش دەینین و بابە نوێری گسکەکان دەینین، دایان دەنێن وەبی دارەکە جوانتر دەربیسی،
ودارەکەش تقریبا یعنی وەچیەها ئەمە دایدانێن کە تعبیر دەکاتن کە ژیانشی نوێ. عيد الميلاد نحن المسيحيين مهم جدا. جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح زۆر بۆ ئێمە گرینگە. باسایی خۆمان بۆ ئاهەنگ و جێژن ئامادە دەکەین. ئێمە هاتوین بۆ ئەنکاوە ژیانمان زۆر ئاساییە. لە سایە ئەو ئاسایش و سەقامگیری هەیە بە تایبەتی لە ڕۆژانی جەژن کە حکوومەت زۆر گرنگی بە پاراستنی شارەکە و بەڕێوەچوونی بۆنەکان دەدات. ئێمە ئاسوودەین و بەگشتی شوێنەکانی ئاهەنگ پارێزراون و ڕێگەش نادرێت کەسانی بێگانە بێن بۆ ئەم شوێنانە. هەروە حکوومەتی هەرێم زۆر گرنگی بە ڕازانەوەی شەقام و شوێنەکانی جەژن دەدا. حکوومەت زۆر گرنگی بە ئاسایش دەدات بۆەوەی ئێمە بەخۆشی ئاهەنگەکانمان بەڕێ بکەین و بە سەربەستی سەردانی یانەکان بکەین و گرفتمان توش نەبێت. ئێمە خۆمان ئامادە دەکەین بۆ جەژن و داری کریسمەس و بابانوێل و هەموو پێداویستەکانی ڕازانەوەی ناوماڵ لە بازار دەکرین و لە ناوماڵ ڕێکیان دەخەین. پێشتریش ماڵمان خاوێن دەکەینەوە بۆ پێشوازیکردن لە جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیحی پیرۆز. خۆم و پیاوەکەم هەموو ئامادەکاریەکانی جەژن بەیەکەوە دەکەین. بە هەردووکمانداری کریسمەس و ماڵ دەڕازێنینەوە و کۆمەڵێک لە پەیکەرەکانی مەریەمی پاکیزە و ئەو شوێنەی مەسیح تێدا لەدایک بووە ئامادە دەکەین. ئێمە ئاوارەی مووسڵین، بەڵام لێرە دراوسەکانمان لە خەڵکی ئەنکاوە زۆر هاوکاری ئێمەیان کردووە لە زۆر بابەتدا. یەکێک لەو بابەتانی کە لە نێو کڵێسە و ماڵەکان بە مەبەستی پێشوازی لە کریسمس گرنگیەکی تایبەتی پێدەدرێ بریتیە لە ئەشکەوت کە ئەو شوێنە پیرۆزەیە حەزرەتی مەسیح تیایدا لە شاری ئۆرشەلیم یان قودس لەدایک بووە. وەکو دەربڕینێکی ئاینی ئەشکەوت بە هێما و تایبەتمەندیەکانی دروست دەکرێت. یەکێک لەو ڕەمزانی تیدا دادەنرێت بریتیە لە ئەستێرەیە کە هێمایەکە بۆ هاتن و لەدایکبوونی حەزرەتی مەسیح. هەروەها هەبوونی زەنگ بە مەبەستی بانگهێشتکردنی هەموو کەسێکە بۆ بە پیرەوە هاتنی بانگەواز و پەیامی مەسیح. پەیکەری شوانواژەڵەکانیش لەو پێویستیانەیە کە دەبێت هەبن. بەهۆی پیرۆزیەکەوە هەموو ئەم تایبەتمەندیانە دەبێت لە دانانی ئەشکەوت لە بەرچاوگیرێن. تەبیعی دەبی لەو شێوەی کە حەزرەتی مەسیح لەدایک بوو لە ئۆرشلێم کەوا وەختی خۆی بێماڵ و بێحال بوون چوون لە ئەشکەوت منداڵیان بوو کەسیان نەبوو لەبەر ئەوەی ئیسرائیل ئەو یاخود ئۆرشلێم وەختی خۆی لە ژێر دەسەڵاتەی ڕۆمانیەکاندا بوون ئەوان نەیان ئەتوانی بە ئارزوی خۆیان ژیانی خۆیان گوزەرشت بکەن چوون لە ئەشکەوت لەوێ لەدایک بوون. بۆیە ئێمە مغارە ئەەکەین لەو شێوازە کەوا وا هەست بکەین کە مەسیح لەو فەقیریاتی و لەو مەنیتیە لەدایک بووە تا ئێمەش هەستمان هەبێ کە لەو شێوازە مغارەدا ئەنێن تەبیعی حەزرەتی مەریەم لەگەڵی دەبی کەسی تر نابێ تەنیا شوانەکان نەبێ ئەوان یعنی چاودێری مەڵوماڵەتی خۆیان دەکەن بە سودفە لەوێ دەبن ئەستێرەك لە ئاسمان دەدرەوشێتەوە لە وەختی لەدایک بوون نیشانەی لەدایکبوونی یعنی شادی و ئاشتی و خۆشەویستی. بۆیە ئێمە ئەم مغارەیە وەکو یعنی هەر کەسە و لە ماڵی خۆشیدا ئەو ڕەمزە دروست دەکاتن تاوەکو هەست بە جەژنی میلاد بکەین. جەژنی میلاد لە شەقلاوە لە کوردستان لە هەموو جێگەکانی تریش شەقلاوە بە نمونە دەرێم لە کەش و هەوایەکی ئارامدا بە ئارەزوی خۆمانەوە مەراسیم و شعائری نوێشکردن و دوعا و نوازی خۆمان دەکەین. بەهاتنی جەژنی لەدایکبوونی مەسیح و سەری ساڵی زاینی ئەوەی وەکو سیمایەکی جیهانی و شارستانی لە شوێنە کریستیان نشینەکاندا دەبینرێت کڕینی داری کریسمس و پەیکەر و هێمای ئاینی و جلوبەرگی بابانوئێل و کەرەستەی ڕازاندنەوە و دیاری تایبەتە لەلایەن خەڵک. لەم ناوەش دوکان و فرۆشگاکانی قەرەباڵغترین کاتەکانی خۆیان بەڕێدەکەن. الحقيقة احنا هيئنا لە ڕاستیدا ئێمە زۆر کەلوپەلمان لە دەرەوە هێناوە و لە پێشانگاکەی خۆمان بەردەستمان کردووە تا خەڵک بۆ جەژن ماڵی پێبڕازێنەوە.
ئەوەکو داری کریسمس و بابانوێل و زۆر بابەتی تری ڕازانەوە. ئەم ساڵیش هەوڵماندا بابەتی باش بێنین کە خەڵک ڕای لێ بێت و لە هەمان کاتدا نرخەکەی گونجاو بێت. بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ئەم ساڵ خەڵک زیاتر سەردانی پێشانگاکەی ئەمەی کردووە. ئەوەش ئەوە دەسەرمێنێت کە لێرە خەڵک زۆر گرنگی بە جەژنەکە دەدات بە تایبەتی لە هەولێر و لە عنکاوە. من وەک خاوەنی ئەم پێشانگایە تێبینیم کردووە کە خەڵکەکە بە ڕادەیەکی زۆر و بە ڕێکوپێکی سەردانی ئێمە دەکەن بۆ کڕینی کەلوپەل. هیوادارم ئەم جەژنە بەخۆشی تێپەڕێت. ئەم ji bo cejna sersalê hemû xelk têl vê derkê cem serdانî me dike ji bo dara ji bo tezînê ewa rojeke gelekî xweş e ji bo xelkê. داری کریسمس هێمایەکی دێرینی بەشێکی گەلانی سەرگۆی زەویە کە گواستراوەتەوە بۆ نێونەریت و ڕێوڕەسمایینیەکانی تایبەت بە مەسیحیەکان. سەوزی ئەم دارە گوزارش لە ژیانەوەی مەسیح دەکات. هەروەها گڵۆپە ڕەنگا و ڕەنگەکانی سەردارەکەش هێمایەکن بۆ تەکدانەوەی ڕووناچی حەزرەتی مەسیح لە جیهاندا. داری لە دایکبوون شەجەرەت المیلاد کریسمس چۆن ئەوها دەکەن ینی ڕەنگا و ڕەنگ و دەبێ دارەکە وابزانم ینی باشترە کە ڕەنگی سەوز بێ. ڕەنگی سەوز مانای چی بڵێن نوێبوونەوەیە. ئەوە لۆ سەری ساڵە نەک لۆ جەژنە. بەڵام وتمان لە یەکی دۆزدا دەست پێ دەکەن دەبێتە لە دایکبوون و لۆ سەری ساڵ. ئەگەر بێنە دارەکە داری لە دایکبوونە و شەجەرەت المیلاد کریسمس ڕەنگی سەوز لە نوێبوونەوەیە. ئەو گڵۆپانەی پێوە هەلگرسن ئەو نیشانەی ئەوەیە کە یەسوع المەسیح ئەمن ڕووناکی جیهانم ئەنە هو نور العالم ئەمن ڕووناکی جیهانم. زۆر مانای تریش هەیە وەک هەندێک وەک زەنگل و شتی ئەوها یعنی پێوە دەکەین لەبەر بابان و ئێل و ئەوە هەموو نەریتەکانن تەقالیدن هاتوونە لە وتمان لە چەرخی شازدە. دیاردەیەکی دیکەی جەژنی کریسمس و هاتنی سەری ساڵ ئامادەکاری و ڕاهێنانەکانی گروپەکانی تایبەت بە تەراتیر و سرودە ئاینیەکانە لە نێو تێغڕای کڵێساکاندا. ئەم سرودانە کە لە ڕێگەی کۆراڵ و بە سوودوەرگرتن لە پیانۆ ئامادە دەکرێن بەشێکن لەو نەریت و ڕێوڕەسمانەی تایبەت بە جەژنی لەدایک بوون. طبعا العيد قرآن المسيحية بەڕاستی جەژنی ئێمە لە گوندەکانی مەسیحی خۆمان لە بەرتەڵە تایبەتمەندی خۆی هەبوو. لە بەرتەڵە لەگەڵ هاوڕێیانمان پێش جەژن و سەری ساڵ پێکەوە خۆمان ئامادە دەکرد بۆ ڕازانەوەی کەنیسەکان و هەروەها بۆ بەشداریکردن لە چالاکی جۆراوجۆر بە تایبەتی چالاکی تایبەت بە منداڵان. خۆتان باش دەزان بەهۆی ئەو هەلومەرجەی بەسەر ئێمەدا هات هەریەکەمان ئاوارەی شوێنێک بووین. بۆی ئەم جەژنە ئێستا تامی خۆی نەماوە. بەڵام لێرە ئێمە توانیمانە لەگەڵ خەڵکی مەسیحی عنکاوە خۆمان بگونجێنین و هەست ناکەین ئێمە لێرە غەریبین. ئێستا هەوڵ دەدەین لە هەموو مەراسیمەکانی کەنیسەدا بەشداری بکەین. زۆر سوپاسی خوش دەکەین و هیوادارین ئێستا مەسیح یارمەتیمان بدات بۆ ماڵی خۆمان و شوێنی باب و باپیرانمان و بیرەوەریەکانی خۆمان بگەڕێنەوە گوندەکانمان ئاوەدان بکەینەوە. کوردستان کەش و هەوایەکی خۆش و سروشتێکی جوانی هەیە بە تایبەتی لە کاتی جەژنی لەدایکبوونی مەسیح. من و هاوسەرم و منداڵەکانم هەمومان لە ماڵ دەچینە دەرەوە و تا درەنگانی شەو لە عنکاوە پیاسە دەکەین و بەشداری لە زۆر چالاکی دەکەین.
چونکە ئاسایش و سەقامگیری هەیە هیچ مەترسیشمان لەسەر نییە بەخۆشی کاتەکانمان بەسەر دەبین هیوادارین هەولێر هەروە بمێنێتەوە داواکارم ئاشتی و ئاسایش بۆ عێراق بگەڕێتەوە و ئێمە بتوانین بگەڕێنەوە بۆ گوندەکانمان و لەوێ جەژنی خۆمان بگێڕین هەروەها هیوادارم هەر بەم شێوەیە لە عەنکاوە هەموو مەسیحیەکان سەردانی کەنیسە بکەن و پێکەوە ژیان لێرە بەردەوام بێت بۆنەی جەژنی لەدایک بوونی عیسا پێغەمبەر عەلەیهی سەلام ئێمە عادەتەن یعنی هەموو ساڵێک پێشوازی لەم جەژنە پیرۆزە دەکەین کە عادات و تەقالیدی باب و باپیرمان بۆ ئێمە بەجێماوە هەتاکوی ئێستا خۆمان حازر دەکەین لە بۆ ئەم جەژنە پیرۆزە بەنسبەت شارۆچکەی شەقلاوە شارۆچکەیەکی یعنی زۆر قنج و شیرینە لەبەرەوەی خەڵکێکی وای تێدایە بە مەسیحی و بە موسڵمانەوە هەمومان پێکەوە دەژین وەکو برایان هەر وەختەکە مەولود نەبەوی بکرێ ئێمە هەمومان لەگەڵ مامقەشە ئەچین زیارەتی مزگەفتی دەکەین لەوێ پیرۆزبایی لە هەموو برا مسلمانەکان بەدڵێکی پاک دەکەین هەروەها ئێمەش بۆنەکانی ئێمە و جەژنەکانی ئێمە برا مسلمانەکان هەروەکە یعنی وەک عادەتەن دێنە لە ئێمە زیارەتمان دەکەن و جەژنە پیرۆزەمان لەگەڵ دەکەن بەڕاستی جێی شانازیە لە بۆ ئێمە لەم شارۆچکەیە هەمومان پێکەوە دەژین دووربی یعنی تازیە بیتن ئیوان ئەمە ئەچینە تازیەی مەبیتن ئەوان دێن بۆ تازیە ئێمە لە خۆشی و ناخۆشی ئێمە هەموو وەختێک پێکەوە بووینەوە پێکەوە ژیانە جەژنی لەدایکبوونیش هەروەها دادەنیشین لە جێی دیوانمان هەیە لێرە برا مسلمانەکان زۆر بە زۆری هەر هەمویان دێن جەژنە پیرۆزانەمان لێ دەکەن لە شەوی 24 دوامانجی هەموو ساڵێک لە زۆربەی کڵێساکانی کوردستاندا هەروەکو شوێنەکانی دیکەی جیهان ڕێوڕەسمەکانی ئاینی تایبەت بە لەدایکبوونی حەزرەتی مەسیح ئەنجام دەدرێت لەم شەوەدا کریستیانەکان تا درەنگانی شەو ئاهەنگ دەگێڕن تەنانەت لەم ڕێوڕەسمەدا خەڵکانی ناکریستیانیش بەشدار دەبن یەکێک لەو ڕێوڕەسمانی کریسمس کە لە کوردستاندا ساز دەکرێت لە شارۆچکەی عەنکاوە بەڕێوە دەچێت ئەم فیستیڤاڵە ساڵانەیە کە لە 25 مانگی 12 تاکوسەری ساڵی نوێ بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێ بەهۆی قەبارە و تایبەتمەندیەکانی تەنانەت گەشتیارانیش لە شوێنە جیاجیاکان بۆ لای خۆی ڕادەکێشێت پیرۆزبایی لە مەسیحیەکانی عەنکاوە و کوردستان و عێراق و هەموو جیهان دەکەم ئەم جەژنە جەژنی خۆشەویستی و ئاشتی و هیوادارم ساڵی تازە ئاشتی و ئارامی بەرقەرار بێت لە جیهان و بە تایبەت لە کوردستان بپریشتە گاود کوردستان سەرەتا پیرۆزبایی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح دەکەم بۆ گشت کریستیانەکانی عێراق و کریستیانەکانی کوردستان بە تایبەت و شاری هەولێری خۆشەویست وەرەها عەنکاوەی شاری خۆشەویستەکەم ئەەکەم بێگومان ئەمە یەکەم شتێبەی سوپاسی دەستگا ئەمنیەکانی کوردستان بکەی بەمە بە هەموو ساڵێ ئەمە بەخۆشی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح ئەەکەین ئەو بۆ نەژران هەموو با بڵێن احتیفالاتی زۆر دەکرێتن بە فراوانەوە بێ ئەوەی بێ شتێکی زەختێک هەبی لەسەرمان بە ئارامیەوە زۆر سوپاسان دەکەوە چەندەها ساڵ ئەمە لەو ڕێوڕەسمەینە ئینشاڵڵا و بەردەوام دەبین. ئێمە هەموو ساڵ ئەو جژنە دەکەین بەکتە جەماعەکانی مەسیحیەکان بە ناوی ئەکبەر تەجەموع المەسیحیین فی العێراق و لەگەڵ زۆرەفەکانمان هەر تەجەموعەکانمان دەکەین و بە هێوای هەر ساڵێک بە باشتر ببین و هەموو یعنی خزمەکانمان لێرە دەبینی هەموو کەسەکانی کە دەتوانین بە معرفەکانمان لێبی. ئێرە زۆر جوانە حەز دەکەم پیرۆزبایی لە هەموو مەسیحیەکانی گیان بکەم سپاس بۆ ئێوە. سانتا کلۆز کە بە بابا نۆئێل ناسراوە بە جلوبەرگی تایبەتی و بەڕەنگی سوور و سپی
کە ڕیشێکی درێژ و سپی هەیە هەموو ساڵێک دوای ئاهەنگەکانی لەدایکبوون و سەری ساڵ بەخۆی و دیاریەکانی بۆ مەبەستی دڵخۆشکردنی منداڵان بە دیار دەکەوێت. دیارکەوتنی بابا نوئێل واتە کۆتایی هاتنی ساڵێک و پێشوازیکردن لە ساڵێکی دیکەی ژیانی مرۆڤایەتی. لە کوردستاندا وەکو زۆر شوێنی دیکەی جیهان بابا نوئێل هێمایەکە بۆ خۆشحاڵکردنی منداڵەکان بە ئاین و نەتەوە جیاکانەوە.